سەریە تاکە و کۆیەکەشی سەرایایە. سەریە تاکە و کۆیەکەی سەرایە. بریتی وە لە کۆمەڵێک یاوەری مجاهید کە ژمارەیان جاری وەها بۆ گەیشتۆتە 300 جەنگاوەر، پێغەمبەری فەرماندەی عەزیزمان عەلەیهی سەڵات وسەلام هەڵی بژاردون و یەکێکی کردوتە ئەمیران و فەرماندەیان بۆ چالاکی ئەنجامدان. ژمارەی ئەو سەریانەی کە پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وسەلام بۆ ئەم لاولای ناردوون زۆرن، هەیانە تەنها بۆ زانینی هەواڵی دوژمن و ڕێتاقیکردنەوە بۆکو لە عەسکەریا پێوترە ئیستیطلاع، ناسینی شوێنی کەمین و ڕوبەڕووبوونەوە، یانی شاندانی هێز و دەسەڵات بووە بۆی خەڵک بزانە کە قووەت و قودرەتی مسلمانان چەندە تا دژمنەکان چاوشکێن ببن. و لەو سەریانەش کە پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وسەلام ناردوونی بەناوبانگترینیان یەکەم سەریەی حەمزەی کوڕی عەبدولموتەلیبە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم 7 مانگ دوای هیجرەت بە فەرماندەی 30 یاوەری عەزیزی خۆی لە مهاجرەکان ناردی بۆ ناوچەیە کە پێوترە سەیف البەحر بۆ ڕێگرتن لە کاروانێکی قوڕەیش کە ئەبوو جەهل فەرماندەی بوو. بەڵام کە گەیشتە نزیکی ئەوێ و ڕوبەڕوو یەکتری بوونەوە، مەجدی کوڕی عەمری الجەهنی کەوتە نێوانیان و نەیهێر شەڕەکە ڕوو بدە، ئەوانیش گەڕانەوە. دووهەم سەریەی عەبدوڵای کوڕی حارس لە مانگی شەوالی دوای 8 مانگ لە هیجرەتەکە بوو، بە فەرماندەی 80 یاوەری تر بوو، هەر لە مهاجرین بوون هەمویان، ناردنی بۆ ناوچەی بەطن و ڕابغ بۆ ڕێگرتن لە کاروانێکی تری قوڕیش. بەڵام قوڕیشەکان کە زانیان ئەوە بە 80 کەسەوە هاتوون بۆیان هەڵاتن و ناوچەکەیان بەجێهێشت. بەڵام سعدی کوڕی ئەبی وەقاص وتیبا تیرێکیان هەر پێوەنێم، تیرێکی پێوەنان ئەوەش یەکەمین تیر بوو کە لە ئیسلامە هاویژرا. سێهەم سەریەی عەبدوڵای کوڕی جەحش، ئەمیان لە مانگی ڕەجەبی ساڵی دووەمی کۆچیا بوو. 2 ساڵ وەسەل کۆچی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هیجرەتەکەی تێپەڕ بوو. پێغەمبەر صلی الله علیه وسلم بە کۆمەڵێک جەنگاوەری مهاجرەوە دیسان ناردی بۆ ناوچەی نەخلەی نێوان مەککە و تائیف تا هەواڵی قوڕیشی بۆ بهێنێتەوە. سەریەکە هەڵمەتیان کردە سەر کاروانێکی قوڕیش و عەمری کوڕی عەلائی حەزڕەمیان کوشت. 2 دیلیشیان گرت و هێنانەوە بۆ مەدینە. پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر لێیان تووڕە بوو، چونکە فەرمانی کوشتاری پێ نەکردبوون. کاتەکەش مانگی حرام بوو، لەو مانگانە بوو کە قوڕیش بە پیرۆزیدا ئەنا و شەڕی تێدا حرام کردوون، یعنی ذوالقعدە و ذوالحیجە و محەڕەم و ڕەجەب. عەرەب لەم 4 مانگەیە عادەتەن شەڕی ناکرد، بەڵام کە ئەمان عەمری کوڕی عەلائیان کوشت، قوڕیشەکان بەهانەیان کەوتە دەست و کردیانە هەراو هاواریان کردوتە مسلمانەکان خوێنیان لە مانگە حرامەکانە ڕشتووە و محەممەد خوێن ڕشتنی لە ناو مانگی حرامە حەڵال کردو و ڕێزی تعلیماتی خواییان نەگرتووە. بەڵام وحی خوای پەروەردگار زوو کۆتایی بەو جەنگ و جیدالە هێنا و خوای گەورە لایەنگری ڕەفتارەکەی عەبدوڵا بوو کە ئەوەی بە شتێکی ئاساندایە قەڵەم کە هی ئەوە نیە جەنگ و جیدالی لەسەر دروستکەن بۆ کوشتنی کافرێک. خوای گەورە فەرمووی یەسئەلونەکە عن الشهر الحرام قتال فيه قل قتال فيه كبير وصد عن سبيل الله وكفر به والمسجد الحرام وإخراج أهله منه أكبر عند الله والفتنة أكبر من القتل. فرمووی پرسیارت دەربارەی جەنگ لە مانگە حرامەکانە لێ ئەکەن، بڵێ کوشتار لەو مانگەدا هەڵەیەکی گەورەیە، بەڵام خۆ لەو گەورەتر بەرهەڵستی ڕێبازی خوا و باوەڕ پێنەهێنانێتی، لەو گەورەتر ڕێگرتنی مزگەوتەکەی ماڵی خوایە کە کەعبەیە، لەو گەورەتر دەرپەڕاندنی ئەهلی ئیسلام و دیندارانی ئەو مزگەوتە و لەو گەورەتر دەربەدەرکردنی خەڵکەکەیە. ئەوانە لای خوا گەورەیە، ئەوانە لای خوا زۆر لەوە گەورەترن کە کابرایەک لێرە ئێستا کوژراوە. پاش گەزکردنەوەی خەڵکی لە دینەکە لە کوشتن خەتەرترە. بەم شێوەیە سەرەتای سرێ و غەزاکان دەستی پێکرد